بینەرانی بەڕێزام کاتەوە هەموو کاتێکتان شاد و کامەران لە ستۆدیۆی کراوەی کوردستان 24ەوە لە 16هەمین پێشەنگای کتێب لە هەولێری پایتەختەوە لەگەڵتانی. بۆ ئەم کاتە میوانێکی زۆر ئازیز و خۆشەویستمان لەگەڵدایە دەمانەوێت لەسەر کۆمەڵێ مەسەلە جگە لە مەسەلەی پێشەنگا قسە بکەین کە ئێستا بۆتە مەراقی تەواوی خەڵکی کوردستان و سیاسەتمەدارانیش. میوانەکەمان زۆر بەڕێز مامۆستا عیرفان عەبدولعەزیز ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی کوردستان. مامۆستا جان گەلێک بەخێر بێی سەرسەر و سەرچاوان گەورەتان کردین. سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. سوپاس بۆیەوە. مامۆستا بەدەر لە پێشەنگاکە بەخۆ دەزانی ئەم پێشەنگایە زۆر گرنگە، یعنی لە ئێستا عێراق ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەمووی دەسووتێ کڵپەی گرتووە، کەس نازانێت بەرەو کوێ. کردنەوەی پێشەنگایەکی ئاوا زۆر گرنگە، بەڵام من دەمەوێت بەڕاستی لەسەر مەسەلەیەکی کە قسە بکەین. ئەویش مەسەلەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە. بۆ خۆ دەزانی لە ڕێگای بەداخەوە دەبێ وا بڵین دادگای دەستوریەوە هەندێک پێشێلی مادەکانی دەستور کرا کە بەڕاستی لە دەرەوەی دەستورە، لە دەرەوەی پێکەوەژیانە، لە دەرەوەی فێدرالیزمە. سەرەتا من دەمەوێت تێڕوانی جەنابتان بۆ ئەو پێشێلکاریانەی دادگای دەستوری و هۆکارەکەی بۆچی ئەو کاریان ئەنجامدا کە خۆیان دەزانن پێشێلکاری دەستورە. بەڵێ سپاس بۆ جەنابیشت و بۆ کەناڵە بەڕێزەکەیشتان. دیارە جیا لە مەسەلەی عاتیفە جوڵاندن و بەدەر لە عاتیفە بڵێ دوای ئەوە خەتوکەدانی عاتیفەی خەڵک ئەگەر ئێمە وەکو شیکارێکی سیاسی وەکو مەسئلەیەکی قانونی سەیری مەوزوعەکە بکەین لە حتا بەیاننامەی مەکتەب سیاسیە باسمان کردووە و لە چاوپێکەوتنەکانی تریشە باسمان کردووە و تومانە عێراق لە دوای 2003ەوە شتێک نەما بە ناوی عێراق. ئەم عێراقە سەر لە نوێ لەسەر ئەساسێکی تەوافقی دروست کراوە لە بینی ئەو پێکاتانە کە هەیە لە عێراقا، بە تایبەتی ئەو هێزە سەرەکیانی کە لە عێراقا هەن. ئەو عێراقە تازە عێراقێکە بە تەوافقی سیاسی دروست کراوە. عێراقێک نییە موسساتێک بوو بێ پێشتر مەسەڵەن ئینقلابێکی عەسکەری بوو بێ تەنها حکومڕان لاچوو بێ و حکومڕانێکی تر هات بێ و موسسەکان وەکو خۆی مابێت. موسسات نەماوە، کە نەماوە سەر لە نوێ بە تەوافقی سیاسی عێراق ئەڕوا بڕێوە. لەبەرەوە ئەوەی کە دادگای فیدراڵ لەو کاتە کە وتمان و بەیانمان دەرکرد و وتیشمان وتمان ئەوەی بەداخەوە دادگای فیدراڵ کردی وەسیلەیەک بوو بۆ کوڕنوش پێهێنانی هەرێم لە ڕووی سیاسیوە هیچی تر. کەواتە مامۆستا ینی ئەوە واناکە عێراق بخۆت باشە زانی، ینی بەبێ ئیستیقراری سیاسی هەرێم عێراق ناتوانێت ئیستیقراری هەبێ. ئەوە باشە ئەوانەی کە ئەو بڕیاریان داوە لەو ڕاستیە تێنەگەیشتون. عێراق لە دوای 100 ساڵ وەکو جەنابە دەڵێ هێشتا نەبووتە دەوڵەت. عێراق نابە بەرەو هەڵدێرێکی کە چۆن نابە؟ ئێستاوە هەل لەو بەیناکە زانیان مەسئلەکە خەتەرناکە و هەنێ خەتی سوور بەزێنراوە و ئەکرێ بەغدا زۆر کاریگەری هەبێ لەسەر خودی بەغداد. ئەو قرارە ئەوە بوو ئێستا ئەبینین یعنی ستۆپێک کراوە بە مۆزوعەکە و ئەبینین ئیستاکێ نەرمیەک ئەنوێن دێکە ئەو قرارە هەرچۆنە بێ پینەوە پەڕۆیە بکرێت. مەسەلەی پەرلەمان بەڵێ هەموو 2 ساڵە ئەم خەڵکە داواکە کە پەرلەمان بەڵێ هەڵبژاردن بکرێت، پەرلەمانی پێتەکایە بۆی ئەوە و پەرلەمانە هەرچۆنە بێت سەکۆیەکە، ئەوەیشی لە دەسەڵاتانە بێت لەوێ کۆ بێت و قسەی خۆیەکە. بەڵام نەبوونی ئەو سەکۆ زەرەری زۆری داوە لە هەرێم و لە مەشروعیەتی هەرێم. ئێمە هەمووی داوای ئەوە هەڵبژاردنەکە، بەڵام بەو شێوازە کە مەسەلەن بەغدا بێت تەداخل بکە خارجی ئەو عورفە ئەخلاقیەکە عێراق یا ئەو عورفە سیاسی کە تازە عێراقی لەسەر دامەزراوە. زۆر باش مامۆستا با یەک حەقیقەت هەیە لەبەر چاوی بگرین. هەم سەرۆک بارزانیش ئاماژەی بەوە داوە، دواتریش بایدن ئاماژە بێت. 3 دەستەواژەیەکی زۆر گرنگ ئەڵێ ئەبێ هەڵبژاردنێکی پاک و بێگەرد و داد پەروەران نەبێت، ینی بەو واتایی کە ئەبێ هەموو خەڵکی کوردستان تایدا بەشدار بن. بەڵام پرسیار ئەمەیە ئایا ئەگەر هەڵبژاردن بەم پێودانگە بەو پیلانەی کە بۆی دانراوە ئەو چوارچێوەیە بەبێ بەشداریکردنی پارتی کە هێزی یەکەمە، بەشداریکردنی پێکاکاتەکان زۆرێک لە حیزبەکانی کە وەکو ئێوەشەوە ئەعلانتان کردووە، ئایا ئەم
هەڵبژاردنە سەر دەکەوێ یاخود نەخێر ناکرێ هەڵبژاردننی وا ئەنجام بدرێت. نەخۆی شتەکە ئەوە کە وەکو وتمان چۆن عێراق بە تەوافقی سیاسی ڕوا بە هەمان شێوە کوردستانیش هەروەهایە. کوردستانیش لە 94 بەملاوە ئیتر وای لێ هاتووە، یعنی بە تەوافقی سیاسی ئەڕوا مەحاڵە هەڵبژاردن بکرێ بەو شێوازە کەیسە هەیە مەحاڵاتە، یعنی بەبێ بەشداریکردنی لایەکی کوردستان. ئەمە یەک حتا ئەگەر دەستێکی خارجی یا مەسەرەن کەسێکیش بێوێ وەزعی کوردستان مەسەن ئاڵۆستر بکە، ئەگەر بێت و ئەو هەڵبژاردنە لەسەری ئیسرار بکە بەڕاستی وەزعی کوردستان ئاڵۆستر ئەبێ باشتر نابێت. کابێ نێتی باشە نییە لە پەنای ئەو کردا. ئەگەر نێتی باشەیە ئەبێ بێت ئەو هێزە سیاسیانامی کۆ ببنەوە و بڕیارێ بدەن، خۆیان بڕیار بدەن چۆن هەڵبژاردنەکەن وەکەی ئەیکەن، نەک کەسی تر بۆیان دیاری بکات. ئەمە بەڵێ وەزعی کوردستان بەرەو باشی ئەڕوا. ئەمما ئەگەر فەرز کرێ بەسەریا و ئەگەر ئابە و شێوازە بکە ئیستا هەیە، طبعا وەزعی کوردستان تێک یعنی ئاڵۆستر ئەبێ، خراپتر ئەبێ، لە نەوەدەکان خراپتر ئەبێ نەک باشتر. باش مامۆستا بابێنە سەر یەک مەسەلە تەواوی سەرکردەکان. ئێوە یەکێکن لە سیاست مەدارەکانی کوردستان و ڕێزی تایبەتی و قسەی تایبەتی خۆتانتان هەیە، زۆر باشە. بەردەوام هەمووی سیاست مەدار دەڵێ پێویستمان بە یەکریزی ناوماڵی کورد هەیە. باشە ئەم یەکریزی ناوماڵی کورد بۆ دروست نابێت کە هەموو لایەک باش دەیزانێت. بۆچی وامان لێ نایە لەبری ئەوەی پەنابەرین بۆ نەیارەکانمان پەنا نابین بۆ خۆمان؟ کاک حاکم ئەوە نقطەیەکی گرنگە. ئێمە وەکو کورد کەسێک نییە لە جیهانە تەبەنی قەزی کوردی بکات، هیچ دەوڵەتی نییە. باشە لەبەرەوەی دەوڵەتێک نییە تەبەنی قەزی کوردی بکات و هاوکاری بێ و پشتیوانی بێت بەعکسۆ. من خۆم ئەوە ڕەئی خۆمە، یعنی پێم وایە لە نەوەدەکان و لە ساڵی 92 ئەو هێزە سۆپەر پاوەرانە وعدێکیانداوە بەو دووەلی ئەقلیمە کە کوردستان ئابە و شێوازە بێکەیسە هەیە، یعنی یەک نەگرێ و ناوماڵی کورد یەک نەبێ بۆ ئەوەی کەوا خەتەر نەبێ بۆ دراوسێکات و نمونەیەکی جوان نەدا بە دراوسێکات. ئەوە من پێم وایە ئەوەی ژەر بەشێکە لەو معامەرەکە لە خەڵکی کوردستانی. بەڵام مامۆستا ئێستا گرسێریکەن هەرکردنەوەی ئەم پێشەنگایە لە عێراقێکی ناسەقامگیرە، لە ڕۆژهەڵاتێکی ناسەقامگیرە، وڵاتانی دەور و پشتی خۆمان هەمووی ناسەقامگیرە. پێمان ناڵێ تاکە شوێن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە سەقامگیر بێ تەنها هەرێمی کوردستانە، ئەی کەواتە خۆمان بۆ لە یەکتری نزیک بینەوە بۆی ئەم سەقامگیریە بە تەواوی جیهان بڵین. ڕاستە الحەمدوللا ئیسا ئێمەش کرد سەقامگیریەکەیە لە هەرێمی کوردستان و هەربوونی ئەو خەڵکەیش ئاوا بە ئەمن و ئەمانی ساوە دێت. بە تایبەتی ئەم جۆرە پرۆشانە، ئەم جۆرە پرۆژە فەرهەنگیانە زۆر خزمەت بە کولی نەتەوەی کوردەکە. لەبەرەوە ئێمە گەورەترین کێشەیەکە هەمانە کێشی فەرهەنگیە، حتا ئەوەش کە یەک ناگرین هەر کێشی فەرهەنگیە. لەبەرەوە ئەمە بەڵێ خزمەتێکی گەورەیەکە. بەڵێ مەسەلەی کوردستان الحەمدوللا ئێستا سەقامگیرە، بەڵام یعنی ئایا دوژمنمان نییە؟ باوەڕکە باش مهمترین سەقافەیە لە ناو کووردا جێگیر بێ ئەوەیە کە ئەو سەقافە بێ کە کورد پێی وا بێ دوژمنی هەیە. کورد تا ئیسە پێی وانە دوژمنی هەیە، ئەوە خەتەرە. ئەبێ کورد پێی وا بێ کە دوژمنی هەیە. ئەگەر پێی وا بوو دوژمنی هەیە ئەو کاتە نایە لە ناوماڵی خۆی تێکدا یا دەست ببا بۆ دوژمنەکەی، شتی وا ناکە. بەڵام ئەو سەقافە زۆر مهمە لە ناو کووردا جێگیر بێ کە ئێمەی کورد دوژمنمان هەیە، ناحەزمان هەیە و خەڵکێکەیە چاوی بە سەقامگیری هەرێمە هەڵ نایە، چ لە بەغابێ چ لە دەرەوەی بەغابێ هەر شوێنێ بێ. باش مامۆستا من دێمەوە سەر ئەو وشەیە کە سەرۆک بارزانی بەکاری دێنێ و بایدنیش ئاماژەی پێدا مەسەلەی دادپەروەری کە ئەویش مەسەلەی بەشداریکردنی تەواوی خەڵکی کوردستانە لە هەڵبژاردنەکان بە پێکاتیەکانیشەوە. ئەوەی جێگای سەیرە، ئەوەی هەڵوەستە لە سەرکردنیەتی کە دادگای فێدرالی ئەو بڕیارەی دەرکردو. باشە پێکاتەکان لە پەرلەمانی عێراق نوێنەرایەتیان هەیە، لە هەڵبژاردننی پارێزگاکانە نوێنەرایەتیان هەیە. بۆچی نابێت لە کوردستانە نوێنەرایەتیان هەبێت کە زۆربەیان لە کوردستان دەژێن؟ ئەمە هەر ئەو ئیسیقرارە ئەو پێکەوەژیانە ناخاتە ژێر پرسیارەوە یان دەیانەوێت لەو ڕێوەتانە لەو ئیسیقراری کوردستان بدەن. ڕاست ئێمە خۆمان
وەکو کورد چەند ساڵ سەدان ساڵ خەباتمان کردو بۆ ئەوەی ئازاد بین ڕاستە چۆن ئەو مافە بە خۆمانە دەینە بێ ئەو مافە بە خەڵکی تریش بدەین بۆ پێکاتانش بین کە لە کەناری ئێمە بە ئازادی بژین و هەست بە ئەمن و ئەمان بکەن لە کەناری لە پشتێبەری ئێمە لەبەرەوە ئەوە مەسەلەی یەکێتی نیشتیمانی حتا لە داواکەیە خۆکە کردوێتی ناڵێ ئەوانە لابن ئەڵێ تەوزیعیان کەن بەڵام ئەو هاتوو هەر لە بنەوە لای بردووە ئەمە یعنی حتا خلافی ئەو داوا قەزاییشەکە ئەو کردوێتی یعنی ئەو لە داوا قەزایەکەش لای داوە باش ئەجینا خۆ ئەو داوای نەکردو لابرێ بەڵام ئەو هاتوو یەکسەر لای بردووە ئەوەش هەر خلافی ئەو ینی کەواتە ئەوەی کە ئەو بڕیارانی دادگای فێدرالی کردو بە جۆرێک لە جۆرەکان دەبێت ئیتر ئەوەی پێوترە حیلە قانونی یا ڕێگایەکی یاسایی بەو دۆزێت چکە هەمووی هەڵەیە پێشێلی دەستورە بۆ پێشێلی مافی خەڵکیشە بەڵێ ئەگەر ئەو وەسعی کوردستان ئابە و شێوازێک کە ئەم جارە یعنی مووقفی نوان لەسەر ئەو مووقفەی خۆی بەردەوام بێت دڵنیان بە لەوێش قەراراتەکان چاکە بێت باش مامۆستا من بە پێم خۆشە ینی پرسیارێک ئەمەیان زۆر بە ڕاشکاوانش وەڵام دەیت و من سوپاسی دەکەم جەنابەت پیاوێکی ڕاشکاوی ئێستا ئەوانەی کە ڕایان گەیاندووە بەشداری هەڵبژار نەکرد پارتی دیموکراتی کوردستانە بزوتنەوەی ئیسلامیە پێکاتەکان پێدوانیە هەندێک لایەنی تری شەبێت لە کوردستانە ئەوانیش نایەنەوێ هەڵبژاردن بکرێ بەڵام وەکوێڵی تووشی کوردە ناموسی بوون باش ئاشکرا دەڵێن بەڵام لە بنەوە نایەنەوێ بکرێ پێم وانە هیچ هێزێک لە کوردستانە پێی خۆش بێ هەڵبژاردن بەو شێوازە بکرێت حتا ئەو شەوە کە بڵێن ئەو برانە ئێمە لە دەستگای هەڵبژاردن تا سەعات 12 کە لەوێ بوون حتا یەکێتی نیشتیمانیش تەسلیمی نەکردە بوو یعنی ئەویش پێی خۆش نەبوو کە بەو شێوازە بکرێت لەبەرەوە من پێم وانە هەر هێزێ دڵسۆزی ئەم وڵاتە بێ دڵسۆزی ئەو خەڵکەی خۆی بێ لە کوردستانە پێی خۆش بێ کوردستان ئاڵۆستر ببێت و بەو شێوازە لە هەڵبژاردن ئاڵۆسترە بێت باش مامۆستا بۆ خۆت باش دەزانی ینی عێراق چەکی موچەی دژی خەڵکی کوردستان بەکارهێنا کە ناحەکێکی یەکجار گەورەیە ئێستا جۆرێک لە کرانەوە دروست بووە جۆرێک لە نزیکبوونەوە دروست بووە جۆر لە نێوان هەرێمی کوردستان و لەگەڵ عێراق پێت وایە ینی بەڕای تۆ ئەوان ناڵێم هەموویان سیاست مەدارانی عێراقی دەو ڕاستیە تێگەیشتون بەبێ چارەسەری کێشەکان ناکرێ و عێراق ناچێ بەڕێوە مەجبورن گۆڕانکاریەک دروست ببێ بەڵێ یارە ئەوان چەند جار خۆیمە باسمان کردووە بەداخۆ یعنی سەبەغا وەکو جەنابیشت فەرمووت هەمووی وەکو یەکبیر ناکاتەوە حتا ئەوانەی ناو ئیتاری تەنسیقیش هەمووی بە یەکو یەکبیر ناکەنەوە لەبەرەوە خەڵکێک هەیە لە بەغدا زۆر هەوڵیدا وەی ئەزانێ کە ئەو هەنگاوە کە ئەینێن مەسەلەی فشار خستنە سەر هەرێم لە ڕووی اقتصادی بڕێنی بوجە بڕێنی نەوت نەهێشتنی ئەو داهاتانی کە لە هەرێمە هەیە وەگەڕانەوەی بۆ مەرکەز ئەمانە واکەکەوا هەرێمەکە وردە لە هەرێمێکی ئەوەی کە ئێستا ئەم شخصیەتە قانونیەیە وردە زەعیف بکرێ وەکو محافەزەیەکی لێبێت بەڵام ئێستا پێم وایە هەڵوەستەیەکیان کرد پێیان وابوو کە ئەو پاروە زۆر قورسە ئەوان قوتی بدەن ئێستا هەڵوەستەیەکیان کردووە کە ناتوانن بەو شێوازە بەردەوام بن دڵنیام لە مانگەکانی ئایندەیشا لەوە چێ زیاتر کرانەوە ببێ و ئەو وەزعە چاک ببێت باش مامۆستا ئەمەشان هەرەگەر بە ڕاشکاوانە وەڵام دەیتەوە جەنابەت پیاوێکی زۆر ڕاشکاوی بە ڕاشکاوانە ئەگەر پێم بڵێ بە هەموو ئەو گرفتانەوە ئایندەی هەرێمی کوردستان و ئایندەی عێراق چۆنە بینی لە داهاتوو ئەو عەقڵیەتەی کە لە بەغا هەیە ئەگەر خۆی چاکە و ئەگەر پێی وابێ تەفەڕوتکردن بە سوڵتە ئەتوانێ بیکە دڵنیا بە نەت ئەو ئەتوانێ بە عێراق بەردەوام بکە و نەخۆشی ئەتوانێ بەردەوام بێ لەسەر ئەو سوڵتەی کە ئیسا هەیەتی و نە ئەیشتوانێ عەلاقاتێکی مستەقر لەگەڵ هەرێمی کوردستانە بەردەوام بکە بمبورە وتم دوا پرسیار بەڵام مامۆستا 100 ساڵە عێراق نەیتوانین بێتە دەوڵەت گەلی عێراقیش دروست نەبێ بەم عەقڵیەتەوە هیچ ئومێدێک هەوەیە دەوڵەت من کارم بۆ نییە لەسەر نەخشە یا لە نەتەوە یەکگرتوەکان نوێنەریان هەیە بەڵام وەکو دەوڵەت بنەماکانی دەوڵەتی نییە پێ دوایە دروست دەبێت بەم عەقڵیەتەوە من چەند جار پێشتر وتومە لە 2014 تومە ئەمریکا لە بڕووی پارەیەکی زۆری سەرف کردو لە عێراقا و خوێنی داوە
جورئەت ناکا لەگەڵ شەعبەکەی خۆی بڵێ عێراق دەوڵەتێکی فاشیلە، جورئەت ناکا. ئەجینا لە 2014 عێراق دەوڵەتێکی فاشیل بوو و ئەکرا ناو بندە دەوڵەتێکی فاشیل، بەڵام دیارە ئەوە ئیرادەیەکەیە کە ناهێڵێ عێراق بکەوێ، بەڵام بەو عەقڵیەتەی شۆکە ئیسا هەیە من پێم وانە ئەو عەقڵیەتە بەردەوام بێت، ئەو عەقڵیەتە ئیلا خۆی چاکەکە و وا ئەکاکەوە عێراق ئیستیقرارێکی توش ببێت. ئەجینا بینیمان چەند ساڵ لەمەوە بەر پەرلەمان داگیر کرا لەلایەن سەبزیەکان و تۆپباران کرا و یعنی بەرەو ئەوە چوو کە ئەسڵەن عێراق هەڵوەشێتەوە، هەر هەڵوەشێتەوە، بەڵام دیارە نە مەسلحەتی ئەمریکایە نە مەسلحەتی ئێرانیشە کە عێراق هەڵوەشێتەوە، لەبەرەوە دەستیان پێوە گرتووە، بەڵام بەم وەزعیەتەوە بەڕاستی وەزعێکی خراپە، ئەبێ ئەوانەی کە لە بەغان یعنی بیر لەوە بکەنەوە کە وەکو پێشوو ڕەفتار نەکەن. ئەجینا هەم کوردستان لە دەسەدەن و هەم پێگەی خۆیشان لە بەغا لە دەستن. زۆر باشە، دەستی خۆش بێت، زۆر بەڕێز مامۆستا عیرفان عەبدولعەزیز ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی کوردستان گەلێک سوپاس مامۆستا بۆ بەشداریکردنتان لەگەڵمان، گەورەتان کردین، سوپاس بۆ ئێوە. لە ستۆدیۆی کراوەی کوردستان 24 لە پێشەنگای کتێب لە هەولێرەوە لێرەدا کۆتایی دێت تا دیدارێکی کە شاد و بەختەوەر.